بە بۆنەی تێپەڕبوونی 153 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامە عێراقی لە شاری بەغداد، ئەمڕۆ لە قیکەرکووکی سەندیکای ڕۆژنامە نووسانی عێراق مەراسیمێکیان ڕێخست. لەو مەراسیمەدا وێ ڕای پیرۆزبایی لە ڕۆژنامە نووسانی شارەکە تیشک خرایە سەر بربەستەکانی کاری میدیایی لە شارەکە. نیگەرانیەکانی ڕۆژنامە نووسان باسی لێوە کرا. ڕۆژنامە نووسانی تورکمان و عەرەبی کەرکووک، هاوشێوەی ڕۆژنامە نووسانی کوردی شارەکە نیگەرانن و باسی ڕێگری و نەبوونی ئازادی و پێنەدانی زانیاری بە ڕۆژنامە نووسان دەکەن. بەڵام کێشەیانی ترمان هەیە تا ئێستا لە ناو عێراق لە ناو کەرکووک هێشتا حەل نەکراوە. لەوانە هەتا ئێستا مەسەلەن ناتوانین بچین ئیشی لەسەر دادگە بکەین لە ناو دادگە. مەسەلە بە هەزاران ئیش هەیە، بە هەزاران کێشە هەیە. بێجگەلەوە لە زۆربەی موەسساتی دەولە بەڕاستی ناتوانین بچین هەر کامێرە لەوێ تەسویرکەین بەڵاستی، یان مۆزۆی هەیە لە ناو پۆلیسە مەسەلەن بڵێن. لە هەموو دنیا زۆر بەسراحەتی ئەچی ئەو شتانەکەی. بێجگەلەوە مەسەلا تا ئێستا لە ناو خەسخانەکان یعنی ڕاستە ئەتوانین بچین، بەڵام ئەبێ ئیزن دەرکەین و ئیجازە بیهێنین و نازام چی ئەو لاملە هەتا بچین. ئێمە وەکو ڕۆژنامە نووسانی کەرکووک بۆ بۆنەی ڕۆژی ڕۆژنامەگەری عێراق ئاهەنگ دەگێڕین، بەڵام تاوەکو ئێستا مافەکانمان دیار نییە. بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق تا ئێستا هیچ امتیازاتێکمان نییە و پارچە زەویشمان پێ نەدراوە کە پارێزگاکانی دیکە ئەو مافەیان هەیە. سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری تا ئەستێک باشە، بەڵام بە دڵنیاییەوە پێویستمان بە ئازادی زیاترە بۆ کاری میدیایی لە شارەکە. پێویستە ئاوشانی ڕۆژنامە نووسانی دیکەی پارێزگاکانی عێراق ئازادی و ڕادەربڕینی زیاترمان هەبێت، ماف و امتیازاتی زیاترمان بۆ دابین بکرێت. هەرچەندە باس لەو هەوڵانە دەکرێت بۆ دەرفەتی زیاتر بە کاری میدیایی لە کەرکووک، بەڵام ڕۆژنامە نووسان پێیان وایە ڕێگریەکان زیاترن و داوای چارەسەری ڕیشەیی دەکەن. ئێمە وەک لقی کەرکووکی سەندیکا ڕۆژنامە نووسانی عێراق لە هەوڵ و کۆش و بەردەوام داین لە پێناو داکۆکیکردن لە ڕۆژنامە نووسان بە هەموو نەتەوەکانەوە و ڕێگریان لێ نەکرێت. ئێمە تەنسیقێکی تەواومان هەیە لەگەڵ ئیدارەی پارێزگای کەرکووک لەبارەی دابینکردنی هەموو پێداویستەکانیان و بۆ ئەوەی خزمەتی کۆمەڵگای بکەن بەگشتی. ڕۆژنامە نووسانی کورد و عەرەب و تورکمان ئەوانەی لە هەردوو لەقی کوردستان و عێراق ئەندامی کاران تا ئێستا لە ئەنجامدانی پێشێلکاری بەرامبەریان و پێنەدانی زانیاری و نەبوونی امتیازات هاوبەشن و ڕۆژانە لە کاتی ڕووماڵی ڕووداوەکان ڕێگریان لێ دەکرێت و ئازاد نین لە وەرگرتن و بڵاوکردنەوەی زانیاریەکان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.